بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و دوورکەوتنەوە لە مادە هۆشبەرەکان فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم ئامارێکی مەترسیداری ئاشکرا کرد. بەپێی ئامارەکە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 1200 کیلۆگرام مادەی هۆشبەر و زیاتر لە 59,000 شیت دەرمانی پزیشکی هۆشبەر لە سەرانسەری هەرێمی کوردستان دەستیان بەسەردا گیراوە و زیاتر لە 5,000 تۆمەتباریش دەستگیر کراون. فەرمانگەی میدیا و زانیاری ڕایگەیاند لە ساڵی 2019 نزیکەی 154 کیلۆگرام مادەی هۆشبەر لە هەموو هەرێم دەستی بەسەردا گیراوە. مادە هۆشبەرەکانیش پێک هاتوون لە کریستاڵ و هیرۆین و جامایکا و حەشیش و تلیاک و ماریجوانە لەگەڵ چەند جۆرێکی تر. هەروە لە ساڵی 2020 بڕی 555 کیلۆ 749 گرام مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیرا. لە ساڵی 2021ش نزیکەی 375 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بڕی 132 کیلۆ 729 گرام مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە. فەرمانگەی میدیا و زانیاری ژمارەی تۆمەتبارەکانیشی ئاشکرا کردو و ڕایگەیاندووە لە ساڵی 2019 1182 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. لە ساڵی 2020ش 1295 تۆمەتبار بە هەمان مەبەست و لە ساڵی 2021ش 1943 تۆمەتبار دەستگیر کراون. فەرمانگەی میدیا و زانیاری ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە 6 مانگی ئەم ساڵ 999 تۆمەتبار دەستگیر کراون و تەئکیدیشی کردوتەوە ئەو مادە هۆشبەرانەی لەو 3 ساڵەدا دەستیان بەسەردا گیراوە سوتێنراون و سەرجەم تۆمەتبارانیش ڕوبەڕووی یاسا کراونەتەوە.